هەمیشە ئێمە باسیەوەمان کردووە کە زمانی دایک بە شێوەیە لە شێوەکان ئەبێ بپارێزرێت و بێگرنگی پێ بدرێت و هەمیشەش بتوانین ئێمە لە ڕێگەی زمانی دایکمانەوە گۆش بکرین تاکەینە ئەو خۆناغانەی کە خوێندن تەواو ئەەکەین و بۆی کە بتوانین زمانێکی پاراوی خۆمان هەبێت کە زمانی شیرینی کوردیە. لەم نێوەندەیە هەندێک لە کوردەکانمان لە تاراوگە نیشتەجێن و لە وڵاتانی ئەوروپا نیشتەجێن لێرە پرسیارەکە دەست پێەکە ئایا لەوێ کە مناڵێک لە دایکە بێ وەکو کوردەکان ئایا بە زمانی دایک گۆشاکرێ یاخۆ مناڵانەی کە لێرەوە ئەڕۆنە ئەو وڵاتانە چۆن بتوانین زمانی کوردیان بپارێزین گرنگی پێبین لە بیریان نەچێتەوە. ئەمەش بێگومانەکەوێتە سەر ئەرچی کۆمەڵێک کەس لەو خەمخۆرانەی کە هەمیشە ئەیانوێ ئەم فەرەنگە ئەم زمانە بپارێزن و لە هەمان کاتیشا بیانەوێت زمانی کوردی هەمیشە بە زیندوێتی بمێنێتەوە لە هەر شوێنێکی ئەمچیانەیە بتوانن بە کوردی قسە بکەن و ئەمەش بەشێکە لە کەلتوری ئێمە و بەشێکە لە زمانی ئێمە کە وەکو زمانی دایکەتوانی شانازی پێوە بکەین. ئێمە ئەمڕۆ خاتونێکی بەڕێز لە لامان میوانە کە لە وڵاتی بەریتانیەوە هاتوۆتە وەکو کوردێک وەکو خەمخۆرێک وەکو کەسێک هەوڵیاوە کە بتوانێت ڕێکخراوێک دامەزرێنێ و لە ڕێگەی ئەم ڕێکخراوە پارێزگاری لە زمانی دایکە ئەو زمانەی کە بە مناڵەکانمانی پێگۆشەکەین و لە هەمان کاتیشا دوای ئەوەی فێرکردنی ئەم زمانە و لە بیر نەچوونەوەی ئەم زمانە بتوانین فەرەنجی کوردی بە کەڵچەرەکانی تر بە کللتورەکانی تر بناسێنین کە ئێمەش خاوەنی کللتوری خۆمانی لە هەموو دابوونەریتەکانەوە و زمانێکی پارایشمانەیە کە پێڵە زمانی کوردی کەواتەیە مامرزۆ زیاتر گفتوگۆکەین لەسەر ئەوەی کە ئەم خاتونە هەوڵەکانی خۆی چۆن چڕ کردوێتەوە لەگەڵ هاوڕێکانیە چۆن پارێزگاری لە زمانەکەن چۆن مناڵەکان لەوێ زمانی کوردیان بیر نەچێتەوە و ئەم فەرەنگەش بە کللتورەکانی کە بناسێنن. ئەویش زۆر بەڕێز خات و شەو بە ڕۆڤ وەکو بەڕێزیان بەڕێوەبەری ڕێکخراوی کانگان کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لایمە میوانە. خات و شەو بە زۆر بەخێر بێت. سپاس بۆ ئامادەبوونە. بەخێریش بێتەوە. زۆر سپاسانەکەم بۆ ئەو میوانداریە بۆ بەرنامە جوانەکەتان بەڕاستی جێگای شانازی و فەخرن بۆ ئێمە. سپاس بۆ ئامادەبوونە. ئێمەش دەستخۆشیت لێکین سەرەتا چکە زمانی کوردی بەشێکە لە کەلچەری ئێمە لە کەلتوری ئێمە تۆش وەکو کوردێک خۆ بە پرسیارە زیێزانیوە کە بتوانی پارێزگاری لەم زمانەکەی بەس با سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەم ڕێکخراوی کانگایە لەکەیەوە دامەزرا چۆن هەوڵتان نەکاری لەسەر بکەن و بابەتێکی زۆر گرنگیش بابەتی زمان بێنن توان کاری لەسەر بکەن و بیپارێزن. زۆر سپاس بۆ پرسیارەکەت. ڕێکخراوی کانگا لە ساڵی 2005 لە سەردەستی مامۆستایەکی بەڕێز و پەروەردناس مامۆستا عەدنان شاسوار دامەزرا. هەتا ساڵی 2012 بە بەردەوامی چالاکی زمان بە تایبەتی زمانی دایک و چالاکی فەرهەنگی و کەلتوری پێشکەش بە مناڵان و گەنجانی تاراوگە ئەکرد. بەڵام بۆ ساڵێک وەستا بە بۆنەی بارودۆخێکەوە مامۆستا عەدنان شاسوار گەڕایەوە بۆ کوردستان بەڵام لە ساڵی 2008ەوە بە بەردەوامی هەتاکو هەنووکە ئێستا بەردەوامە لە خزمەتکردن لە بواری پەروەردە بە تایبەتی زمانی دایک و کەلتور و ناساندنی کەلتور و فەرهەنگی کوردی بە مناڵان و نەوەی نوێ لە تاراوگە و هەروەها نەک مناڵە و کوردستانیانی کورد بەڵکو و غەیرە کوردیش ئەو کەسانەی بە وڵاتی خانەخوێ کە ئەویش وڵاتی بەریتانیایە و ئێمە خزمەتەکانمان تەنها بۆ کورد نییە تاکە ڕێکخراوی پەروەردەین کە خزمەتەکانمان بۆ کورد و بۆ غەیرە کوردیشە بەمە ئێمە ناسراوین و جیاکراوینێتەوە لە ڕێکخراوەکانی تر پایە بڵندی کانگا لەو بوارەدایە. زۆر باش. کاتت پێمان بڵێ جەنابەت ئێوە چه خزمەتێک پێشکەش بە منداڵانی کورد دەکەن و هەروها بۆ ئەو منداڵانەش کە لانەن لە نەتەوەکانی تر بن بەڵام لە بەریتانیا لە ئێستا نیشتەجێن ئەوان چه خزمەت گوزارێکی تریان پێشکەشەکەن چۆن ئەمانە ئەم نەتەوە جیاوازانە بەیەکۆکەوەکەنەوە؟ بەڵێ ئێمە لە بواری پەروەردە و فەرهەنگە خزمەت بە زمانی دایکەکەین. مناڵانی کە لەوێ لە دایکبوون یاخود لەوێ گەورە بوون لە تەمەنێکی زۆر مناڵیەوە هاتوونەتە تاراوگە ئۆتۆماتیکی زمانی ئینگلیزی ئەبێ بە زمانیەکەمیان لە بەرەوەی کات ژمێرێکی زۆر لەگەڵ هاوڕێکانیانە لە خوێندنگە ئینگلیزیەکانە بەسەر ئەبەن ئۆتۆماتیکی زمانە کوردیەکە کاڵە بێتەوە. دایک و باوکیش واش هەیە هەوڵ ئەیات قسەی لەگەڵ مناڵەکانێکە بە کوردی ئەوان هەر بە ئینگلیزی وەڵامێنەوە و هەندێک جاریش دایک و باوکەکە بۆی خۆی فێری ئینگلیزی بێ زمانە کوردیەکە فەرامۆشەکە. جا لەبەرەوە ئێمە هەڵساین بەم کارە کە ڕێکخراوێکی پەروەردەی دابنین و لە ڕێی خوێندنگەکانمانەوە بە شێوازێکی مۆدرن بە تەکنۆلۆژیان بە پۆلی ئۆنلاینمان هەیە و ناوپۆلیش ڕوبەڕووشمان هەیە. پۆلە ئۆنلاینەکانمان ئێمە هەفتانە چەند کاتژمێرێک لە چەند شارەوانی لەندن خوێندنگەی ڕوبەڕوومان هەیە. لە هەمان کاتیشە بە ئۆنلاین بە مایکرۆسۆفت تیم مناڵانی دەرەوەی لەندن
شارەکانی تریش لەبەرەوەی هەندێک جار لەبەرەوەی کەمی دارایی ئێمە ناتوانین لە هەموو بۆڕۆیەک لە هەموو شارەوانەیەکی لەندەن خوێندنگە دابنین وامان کردو ئەو شارەوانیانەی کە خوێندنگی کوردیتیانە بێ بە ئۆنلاین دەنگمان بیانگاتێ یاخود ئەو شارانەی دەرەوەی لەندەن بەریتانیا گەورەیە دەنگمان بگابوان حتا بمەشۆنەوە ساوین ئەو وڵاتانەی تر بڵێن بۆ نمونە ئەڵمانیا و ئەمریکا ئەمە شانانەی کە بە ڕێگەی ئۆنلاینەکانەوەانێ داخلی جۆینی وانە ئۆنلاینەکانمانەکەن ئەمە بەم شێوازە خزمەتی زمانی دایک ئەەکەین. لە ڕێی چالاکیە کەلتور و فەرهەنگەکانەوە بۆ نمونە ڕۆژی زمانی دایک زۆر گرنگە بۆ ئێمە هەموو ساڵێک ئێمە لەو ڕۆژەیە ئاهەنگە گێڕین مناڵەکانمان بۆی پیرۆزی زمانی دایک بزانن خۆمان جلی کوردی لەبەرەکەین ڕۆژی پۆشاکی جلی کوردی بەشێکە لە هینێکی تر فەرهەنگێکی تر چالاکێکی تر و هەروەها ڕۆژی نەورۆز ئەوە زۆر گرنگە بۆ ئێمە و هەروەها لە ڕێی چالاکی تریشەوە شەوی یەڵدا ئەم چالاکیانەشمان هەیە کە ئەم چالاکیانە بگرە پێم گرنگترە وەکو لە چالاکیەکانی ناوپۆل چکە مناڵەکە ئاشنا ئەەکەی بە ئایدنتیتی خۆی بە ناسنامەی خۆی بە کەلتور و فەرهەنگە دەوڵەمەندەکەی خۆی بە میراتەکەی خۆی و لەگەڵ ئەوەشا ئێمە خەڵکانی غەیرە کورد بانگەشت دەکەین بۆ چالاکیەکانمان ئەو کاتەکە ئەوان هاتن ئەبینن ئێمە کەلتور و فەرهەنگێکی زۆر دەوڵەمەندمان هەیە بەمە زیاتر ئەناسرین ئەوە بۆ بەشێکی کەلتور و فەرهەنگی زمانی دایک بۆ ئەو کەسانەی غەیرە کوردن کە کورد نین و بۆ ڕەوەندەکانی تر و بۆ نەتەوەکانی تر خولی بەهێزکردنی زانستیمان هەیە بۆ نمونە بیرکاری زمانی ئینگلیزی و هەروەها زانست ئەم مناڵانە کە دارایەکی وایە نییە کە بتوانن مامۆستایەکی تایبەت بگرن لەبەرەوەی تێچۆکەی زۆرە ڕێکخراوی کانگا هەڵسا داوای لە شارەوانی کرد بە تایبەتی شارەوانی ئیسلنگتن لە باکووری لەندەن کە چەندێک مناڵ هەیە بە بۆنی دۆخی داراییەوە ناتوانن لەوانەکانیان بچنە پێشەوە یاخود نمرەیەکی زۆر بێنن ئێمە هەستان ئەو کارەمان کرد بۆ مناڵانی تر ئینگلیز بێ سۆمالی بێ هەشت نەتەوەیەکی تر بەبێ جیاوازی بۆ مناڵ و گەنج توانیوانە سوودمەند بن لەوانە ئۆنلاینەکانمان بۆ بەهێزکردن وەکو شتێک سەپۆرتیڤ سێشن وەکو تەقویە بۆ ئەو مناڵانە بەبێ بەرامبەر ئەمە وای کرد ناوی ڕێکخراوێکی کوردی بچێتە ناو ماڵی هەموو کەسێکەوە نەک هەر بەریتانی حتا وەکو ڕەوەندەکانی تریش هەموو نەتەوەکانی تر ئێستا ناوێک ڕێکخراوی کوردی ئەزانن کە خزمەتی جۆراوجۆر و ڕەنگاڵە پێشکەشەکە بە غەیرە کورد ئەمە پایە بڵندی ڕێکخراوی کانگای زیاتر کرد و زیاتر ناسران لەسەر نەخشەی شارەوانیەکانی بە تایبەتی و بەریتانیا زۆر باش کەواتە لەگەڵ ئەوەی کە ئەم هەموو هەوڵانەتان چڕ کردوتەوە بۆی کە بتوان بە فراوانە کاری خۆتان بکەن لە ڕێی ئۆنلاینەوە بێ یاخود لە ڕێی ڕاستەوخۆ بێ بەڵام بازانین بۆ زمانی کوردی من حەزەکەم پرسیار لەسەرەمە بکەم کە ئەو مناڵانەیەن کەسانی پسپۆر هەیە مامۆسای باش هەیە کەم زمانیان پێ بڵێت تۆچکە وەک لە وێنەکان ئایبینین کۆمەڵێک لە دروستکردنی ئاڵای کوردستان ناساندنی شارەکانی هەرێمی کوردستان بۆ نمونە مناڵێک پرسیارکە ئەم پردە کوێ پێڵی پردی دەلالە ئەمە لە زاخۆیە بۆ نمونە ئەم ناوچەی کوێ ناوچەیەکی ترە ئەمانە بە شێوە لە شێوەکان پێویستیان بە مامۆسای پسپۆڕەیە کەسانێک هەیە کە زۆر وشە سازی کوردی بزانێت ئەم کەسانە لەبەردەم ئێوەیان کە بتوانن بە شێوەیەکی باش ئەم وانانە بە مناڵ بڵێنەوە بەڵێ ئێمە کە خوێندنگێکی کوردیدا ئەنین ئەدڤەرتایزەکەین بانگەوازێکەکەین بۆ مامۆستا مەرجەکانمان ئەوەیە کە زمانی دایک بزانێ زمانی کوردی پارە و بزانێ ڕۆحی نەتەوەیەکەی چابێ هەستە نیشتمانەکەشی چابێ بەڕاستی قورسە خەڵک لەوێ هەموو ڕۆژەکانی هەفتە کارەکە بێت کارێکی خۆبەخشکە ئاسان نییە دۆزینەوەی مامۆستایەک ئاسان نییە لە تاراوگا کە ئەم هەموو مەرجانەی تایە بێ زمانە کوردیەکەی پاراو بێ هەستە نیشتمانەکەی تابێ بەڵام ئێمە وامان کردووە کە هەنێ ئاسانکاریکەین چی ئەەکەین هەنێ مامۆستا ئەهێنین لەو مامۆستانەی کوردستان لەوێ ڕاهێنانیان پێکەین چونکە ئەبێ ئەپدەیت بکرێنەوە مامۆستایانە لەبەرەوەی مناڵەکە لە بەریتانیا گەورە ئەبێ و لە دایکە بێ ئەبێ ئەپدەیت بکرێ و ڕاهێنانی زیاتری پێ بکرێ چەند کەسێکی شارەزای مامۆستای شارەزای زمانی کوردیمان هەیە ئەو مامۆستانە مامۆستاکانی تر ڕائەهێنێ کۆرسی خولی فێرکاری ڕاهێنانیان بۆکە بۆی مامۆستایەکی تەندروست و پارا و دروست کات لە تاراوگا چونکە وەک وتم پێشتر ئاسان نییە
ئەمە وای لێکن مناڵەکان بەهرەمەند مناڵمان هەیە بڕگەیەکمانە چالاکێکمان هەیە بەهرەمەندانی کانگا مناڵ هەیە بەهرەی وێنەکێشانی هەیە لێرا چی ئەکەین ئێمە ئەی بەستینەوە بە کەلتورە کوردیەکەوە ناوچەکانی کوردستان گوندەکان وێنەی ئاڵای کوردستان بکێشێ واتای ڕەنگەکان بۆ ڕەنگەکانیش فێرە بێ وێنەکەشان ئەکێشێ یعنی لێرە هونەری وێنەکێشان هونەری میوزیک بگرە لە زمان و لە پیتەکان بەلای ئێمەوە گرنگێکی تایبەتی هەیە جا لەبەرەوە ئێمە مامۆستاکان ئەگەر مامۆستاکان قورس بە بیدۆزینەوە لەبارە بەس ئێمە ڕاهێنانن پێکن وان لێکن ئامادەیانکەین بۆی ئەو شتانە بڵێنەوە ئەوانانە زۆر کاتیش لەگەڵەوەی کەیبینین ئەم وانانە پێویستی بە کۆمەڵە پێداویستی هەیە بۆ نمونە تۆ کۆمەڵە مناڵێنەوەی کە بینیومان وێنە ئەیکێشن پێویستیان بە ماتریال هەیە ینی ئەو پێداویستیان هەیە بۆ نمونە پێویستیان بە میوزیکە پێویستیان بە کۆمەڵی ئامێرەیە پێویستیان بۆ یەکە کۆمەڵی ئێسا کێبینی لە وێنەکانە کتێبیان لە بەردەما بێ کتێبەکان هەمووی بەوێنەوە کۆمەڵە شعری تیابێ کۆمەڵێ وانی کوردی جوانی تیابێ ئەم پێداویستیانە چێ بۆتان دابینەکە خاتر زۆر سپاس بۆ پرسیارێکی جوانە ئێمە لە بەریتانیا ئاژین لە شاری لەندن بە تایبەتی بیسەکەمان لەوەیە ئەو بابەت و مەتریۆڵانە دەست ناکەوێت لەوێ ئێمە پەیوەندێکین بە کوردستانەوە چاپخانەی دایک ئێماڵین بۆ نمونە پەرتووکی مامۆستا ئیبراهیم ئەمین باڵدار ئەلفوبێی نوێ ڕۆحی زمانی کوردی بڵێ ئەمانە چیەکەین داوا لە چاپخانەی دایکەکەین بۆمان پرنتکە بۆمان چەند کۆپیەکمان بۆ نێرە جاری وایە 500 بۆ 600 کۆپی لەسەر تێچووی ڕێکخراوی کانگا بۆمان دروستەکەن بۆمان کۆپیەکەن و ئەنێرن بە پۆستا بۆ بەریتانیا و جارێکی کەش نزیک بووینەوە لە وەزیری پەروەردە وەزیری پەروەردە دکتۆر ئالان حەمەسەعید هات بۆ بەریتانیا خۆشحاڵانە چاوپێکردنێکی لەگەم ناکرد پێداویستەکان چیە وتمان ئەم بابەتانە ئەویش زۆر زۆر سپاسەکەین ڕیسیەسە کتێبی نرد بەڕاستی لە وەزارەتی پەروەردەوە ئەوانە پێداویستەکان بەو شێوازە دابینەکەین بەڵام ئێمە تەنها یەک سەرچاوە ناڵێنەوە ئێمە داهێنانێکمان کردووە لە شتەکانە بۆ نمونە کتێبی ئیبراهیم ئەمین باڵدار ئەلفوبێی نوێ کتێبی سمۆرەکە بۆ چالاکیەکان ئەو کتێبی تر ئەلفوبێکە بۆ خوێندنەوە بۆ ناساندنی پیتەکان فێربوون زۆر زۆر ئاسانکاریەکە بەس بۆ چالاکیەکان لەسەر پیتەکانەمانە سمۆرەکە بەکارهێنین و هەندێک سەرچاوی تریش مامۆستاکان کە خۆمان دروستەکەین ئێمە چۆنەکەین بۆی مناڵەکە هەر مناڵە و کتێبێکی بۆ ئەنێرین ئەگەر لە دەرەوەی بەریتانیا بێ لە وڵاتەکانی تر بێ لە دەرەوەی لەندەنیش بێ بۆیان پۆستەکەین کتێبەکان بۆی کاتێک ئێمە وانەکەماوتەوە لە بەردەستیان نابێ کاتێک کە ئێمەوانەکان ئەڵێنەوە ئێمە هەموو کتێبەکانمان کردووە بە دیجیتەڵی هەمووی بە پاوەرپۆینت و پرزنتیشن ئەەکەین مناڵ حەزی لە ڤیژوەڵە حەزی لە وێنەیە کە بینی من یەکەم جار وێنەکە خەمە سەر سلایدەکە باس لەم وێنەیەکەین ئەنج ئەچمە سەر تێکستەکانەوەوانە ئێمە شێوازێکی جیاواز و مۆدرێن لە سێ سەرچاوە بۆ چوار سەرچاوە بەکارهێنین سوود لەو کتێبانی پەرتوکانی کوردستانەوە دەگرین و هەروەها مامۆستاکانیش داهێنانی خۆمانمان کردووە هەنێ فلاش کارت هەنێشتیکە کە ئاسانکاریکە بۆ فێربوونی مناڵەکان ئێمە بەکارهێنین وەکو پێشوازی خانەوادە کوردەکان لەبێ لە ئەوەی کە منداڵەکانیان بهێنن و بەشداری ئەم خولانەیان پێ بکەن فێری زمانی کوردی بن چۆنە پێشوازیەکانیان ڕواکە پێشوازەکان زۆر زۆر باشن فیدباکی زۆر زۆر باشمان هەیە هەنێ دایک و باوک زۆر پێزانینی بەکارەکە هەیە و بەلایەوە گرنگە مناڵەکە فێری زمانی دایک بێ لەبەرەوەی بۆ نمونە دنیا نازانین چۆن بە ڕەنگە ئەو مناڵانە ڕۆژ لە ڕۆژان بێنەوە کوردستان خزمەت بۆ بەگەل و نیشتیمانکەن ئەو بڕوانامەیە کە لەوێ بەدەستێنین لە هەز بوارێکا بێ بواری پزیشکی بێ بواری مامۆستایەتی بێ بواری قانونی یاسای ئەم جۆرشتارێکە ئەگەر زمانە کوردیەکە نەزانێت ناتوانێت بێتەوە ئێرە خزمەتکە بەڕاستی هەنێ خێزانەکان خوان پەیوەندی ئەەکەن زۆر پیان خۆشە و زۆر پێزانینیان هەیە دەستخۆشی زۆر و فیدباکی ئەجگار زۆرمان پێگەشتووە بەڵام ئەوەش بڵێم هەندێک خێزانیش کەمتر خەمە لەوە چ ڕۆیەکە لە ڕووی ئەوەی مناڵەکانیان بەپی پێویست ناهێن بۆ خوێندنێکە کوردیەکان بەڕاستی داوای ئێمە لەوە لەو خێزانانە کە مناڵەکانیان بێنن بۆ خوێندنگە کوردیەکان بۆی زمانی کوردی و فەرهەنگی کوردی فێر بن چونکە زۆر زۆر گرنگە ئەو مناڵی ئێستا مناڵە کە گەورە بوو هەستەکە کە جزیانێکە دوای مناڵەکە گلەیی لێەکە دایک و باوکەکان هەندێک دایک و باوک
یاخود بەهۆی ئەوەی هاتوچۆ زەحمەتە لە لەندەن شارێکی گەورەیە ناشوانی لە هەموو بۆرۆ لە هەموو شارەوانیەک خوێندنگەدانەی ئەوە ئاستەنگێک دروستەکە هاتوچۆکردن یاخود زۆر سەرقاڵن حتا ئێمە جاریوا بۆ کۆبوونەوە کردو بە دایکان و باوکانەوە تومە زۆر گرنگە مناڵەکانتان هەفتەی ڕۆژێکیش بێ کات بۆیان دانێن بۆ کەلتور و زمان و فەرهەنگ هەنێک کەم تەرخەمی هەیە بەڕاستی بەڵام بەگشتی خێزانەکان زۆر پێیان خۆشە زۆر پێزانینیان هەیە زۆر هاوکارمانن ئەم کارە بە تەنها بە ئێمە ناکرێت ئەم کارە سێلایەنەیە لێرە خوێندکار لە سنتەر و لە چەقی فێربوونا و پەروەردایە و هەروەها خێزان و خوێندنگە بۆ نمونە ئێمە کە ئەمانە پەیوەندیمان پێواکەن وەکو کۆنتراکتێک گرێبەستێکەکەین بۆی دوا ڕۆژ نێن بڵێ مناڵەکەمان هێنا و هیلاک بووین ئەوە هیچ فێر نەبووە خوێندکارەکە دانین باوانیان دانین مامۆستاکەش دانین هەر کەسە و بەرپرسایەتی خۆی واژۆ بکە بڵێ ئێمە ئەم کۆنتراکتە ئەم گرێبەستە لەگەڵ ئەم خانەواداکەین لە سەرەتاوە مناڵەکەی هەڵ ئەسەنگێنین چەندێک زمانی کوردی ئەزانێ هەیە قسەکردن ئەزانێ نووسین نازانێ خوێندنەوە نازانێ ئێمە کار لەسەر ئەوەکەین ئەنجە دوای ئەوە ئەمە یەکەم هەڵسەنگاندن اینجا لە ناوەڕاستە بۆ نمونە میدوای ئێمە دانیشی مناڵەکە هەڵسەنگانێکی جێگەن چەندێک پەرەی سندووە چەندێک فێر بووە و لە کۆتایی ساڵیشە ئێمە مناڵەکە تاقیکردنەوەی کۆتایی ساڵمانی و هەڵسەنگانی ترمان هەیە ڕاپۆرتینەوە بە دایک و باوکەکانیان بەراورد یەکەین لە سەرەتا کە دەستی پێ کردو بۆ خوێندنگە و لە کۆتایی ساڵیشە چەندێک فێر بووە کار لەسەر ئەو گاپ و بۆشایانە ئەگەین کە مناڵەکە هەیەی بڕوانامێنین بە هەردوو زمانی کوردی و ئینگلیزی بۆی بی با بۆ خوێندنگە ئینگلیزیەکە شانازی و پراود بێ بڵێ منیش کۆمنتێکم هەیە وەکو گەلانی تر منیش ئەم بڕوانامەم هەیە زمانی دایک فێرە بم چونکە کاریگەری زمانی دایک زۆر لەسەر مناڵ زۆر باشە خاتو شەو بوو لەگەڵەوەی کە ئێوە ئاو بڕوانامەیەک هێنێکە وەکو مناڵێکی کورد شانازی پێ بکە ئەزانین کە لەوێ خوێندنگەیەکی سەرەکی هەیە کە بە زمانی ئینگلیزیە خوێنن لەگەڵ هەمان ئەموو ئەو هەوڵانەی ئێوە کە باسەکرە بێ هەماهەنگێکی باشە بێ لە بینی ئێوە خێزانە چونکە ئەوی لای ئێوە فێرە بێ ئەگەر لە خێزانە پاڵپشتی نەکەن و دووباری نەکەنەوە لای لە بیرەچێتەوە مناڵە نایزانە جا مناڵیش هەمیشە پرسیارەکات ینی پرسیاری لەسەر هەموو شتەکان هەیە بە تایبەتی کۆمەڵی خێزان هەیە لەوانەیە مناڵەکان هەر لەوێ لەدایک بوو بێ کوردستانی هەر نەبینی بێ بەڵام ئەم مناڵە پێویستی بۆیە ئەڵێم ئاڵایە چییە ئەمە ئاڵای کوردستانە چەند گرنگە فێری ئەوەیکەی کوردستان چییە ئەمە جەژنمانەیە ئەمە بۆنەکانمان ئەمە جلی کوردیە ئێمە جلی خۆمانە ئێمە زمانی کوردیمانێ بەم زمانە ئەمانە تا چەند لای مناڵەکان فێریانەکەن بۆی کە تێکەڵی کەڵچەرەکانی تر بوون لە مەکتەبە سەرچەکەی خۆیان ئەوش بتوانێت وەکو کوردێک پێناسەیە بۆ کوردستان و کوردبوونی خۆی بکات زۆر ڕاستە ئەمە بەڕاستی مناڵ چۆنەڵی زۆر بەهرەمەندە مناڵ ئەتوانی بڵێ زۆر وەرەگرێت زوو فێرە بێ کێتە خوێندنگەکە کەشێکی پەروەردەیی ئەبینە ئینڤارۆمنتێکی جیاواز ئەبینێ بەلایەوە سەرنجڕاکێشە ئاڵایەکی غێرە بەریتانی ئاڵایەکی کوردی پێناسەنی ڕەنگەکانی پێناسەنی لەبەرەوە باس لە ڕۆژی ئاڵای کوردستانەکەین کە زۆر گرنگە ئەم هەموو ساڵەیە لە حەبە دوانزە ئێمە چالاکی ئاڵای کوردستانەکەین سرودەکان بۆ لێ ئێن گوێبیستی سرودەکە بن بە میوزیک و هەروەها کاغەز و بۆیە و هەنێشتی پێداویستی ئایانەی نیە بۆی بتوانن وێنەی ئاڵای کوردستان بکێشن دیانە پرسیینەوە لەسەرەوە ئەوە بۆ ئاڵای کوردستان بۆ شەوی یەڵدا ئێمە لەویا چالاکی جیاوازمان هەیە ئێمە کەلتورەکەمان چۆنا بۆ ڕۆژی پۆشاکی کوردی بە هەمان شێوە ئاهەنگ و چالاکیمان هەیە ئەبێ مناڵەکە پۆشاکی کوردی لەبەرکە ئەوە بەجەستەیی ئەیبینێ ئەوە نییە بڵێ شتێک هەر بە کتێب و بە خوێندنەوەوانە چۆنەڵێ بە سیۆری ببینێن بە پراکتیکیش ئێمە ئەم کاراناکەین جەژنی نەورۆز زمانی چۆنەڵێ گۆرانی گۆڤەندی و هینی نەورۆز دیشان پێ ئەڵێن سرودەکانیان پێ ئەڵێن و هەروەها فستیڤالی کوردی ساڵانەمان کرد کەلتورێکی دەوڵەمەند دیکۆرێشن و ستێجێکی زۆر جوانمان دروست کرد مناڵەکانی ئێمە چوومە ئەو شتە کەلتوریانەی کە زوونیان بینی و دامانە وەکو مەرکانە ئەمە بۆچی بەکار هاتووە لە کۆنا زۆپا ئالادین دەستار ئەم شتانە ئەمانە بە پراکتی و بەرجەستەیی مناڵەکە ئەیبینێ هەم نەک مناڵەکەش کەسانی غەیرە کوردیش هاتوون ئەو شتانەمان پێ بڵێن بە ئینگلیزی ئەمە بۆچی بەکارێ لێرەشە ئێمە داوا لە دایک و باوکەکەین لە ماڵیشەوە
هەماهەنگی لەگەڵ خوێندنگە کوردیەکان نابکەن چونکە بە تەنیا مامۆستاکن ناتوانێت هەموو پامەکەی بپێکێ لەبەرەوەی چەند سعاتێکە بۆ نمونە شتەکەش فەرمی نییە ینی شتەکە کۆمپۆلسەری نییە شتەکە خۆویستە تۆ ئەبێ مناڵەکە لە ماڵەوە دایک و باوکی باوانی فێریکە بڵێ ئەم ئەرکی ماڵەوە پێ ڕاست پێدراوە ئەبێ ئەم کارە بکەی هەوڵیان لەگەڵابن بۆ نمونە لەم ڕۆژانەیە کە پشووی هاوینیشە ئێمە وەکو لەگەڵ بەریتانیا لە خوێندنگەکان کەی پشویان هەبێت چێرمەکان ئێمەش پشوو وەرەگرین ئەو کاتە سێرەکەم دایکان و باوکان ڤیدۆمان بۆنێرن ئەڵێ مناڵەکەم دانیشتووە ئەم کتێبا خوێنتەوە هاوکاری کردووە یعنی ئەمە بۆ ئێمە خۆشحاڵێکی گەورەیە کە دایک و باوک گوای لێ هاتووە لە پشوەکانیشە لەگە مناڵەکانە مناڵەکە ئینترستی ئارەزووی فێربوونی زمانی کوردی لا دروستە بێ ئەگەر دایک و باوکەکە هەوڵی لەگەڵابا ئەڵێ دایک و باوکەکە و باوانەکەم گرنگی بەوایە مامۆستا و خوێندکار و کۆمینچێکیشم هەیە خوێندنگەم هەیە ئەو کاتە ئینترست و ئارەزوی زیاتر ئەوێ بۆ ئەو بابەتەی زمانی شیرینی کوردی بەڕاستی ئەگەر وانە بێ ئەبێ شتەکە سێلایەنە بێ خوێندکار باوان مامۆستا و خوێندنگە زۆر زۆر گرنگە ئەم سێ لایەنە نەبێ بەیەکەوە زۆر لاوازە بێت یعنی ئاستی فێربوونەکەی ناچێتەوە ئاستەوەی کە ئێمە ئەمانەی بە پارایی بخوێنێتەوە سپاس بۆ ئەم هەوڵە جوانەتە